کاتژمێر پێنجی ئەوێ بۆ 2:55 خولێکی کاتژمێر ڕۆیە هێزە ئەمنیەکان شارەی مەولەوی و سەرا ئەمە جادەی مەولەوی سلەیمانیە تا ڕادەیەک لە چاو ڕۆژانی کایە بازار بە چۆڵی ئەبینرێت سامە بەرەو لای لە پنچواری پارتی دیموکراتی کوردستانە ڕەنکە هێزە ئەمنیەکان لەوێ کۆبوونەوە و شتێنەی ئەمنیان دروست کردووە ئەمە شارەی مەولەویە جوڵی ئۆتۆمبیلێکی ئاوەساوە شەقامەکان گرتووە دیارە ڕۆژانی ئاسایی هەم بازارەکە قەرەباڵغ کردبووە هەم ئۆتۆبێن بەم شەقامەی ئێستا ئێمە پێدا ڕێ دەکەین تێدەپەڕی ئەمە مەولەویە ئەوە بووینەوە لە نزیکبووینەوە لای باخی سلەیمانی کە نزیکە لە ئەمە خەڵک بەرەبەرە دوکان و بازاردا ئەخەن ئەوەی کە ئەیبینین ئەم دوکانە ڕۆژانی کە تا کاتژمێر 10 شەو هەبووە بەڵام ئێستامە ئەم بۆ ڕۆژی شەمەیە و سەرەتای دەستکردن زۆر دەگمەن بوودا تەنانەت لە ڕۆژانی جەژن لە ڕۆژەی پیشەڕەسمیەکان و جەژنە دەوڵەتیەکان و جەژناییەکانیدا ئەم دوکانانە بەردەوام هەیە ساوای ئەمە بەرەو پارتی دیموکراتی کوردستانەوەی ئەم دوکانانەش داخراوە ئەم دوکانانەش بە هەمان شێوە تەنانەت ئەوە خەڵکەوە بەدەستی ناودەنگی داخستنی دەڕابی دوکانەکانە دوکانە شوێنی کۆبوونەوەی خەڵک دوکانەکان داخراوە دەبینین کە کۆبووتەوە ئەو دوکەڵا بینین ئێستا هەڵ دەدەین نزیکبوونەوە إذا دابان مش راح تشيل شحن لا تعتبر بالراديو برزاني توينا يا خمسواني جنابی بەرزانی من وەکو کوردێک وەکو ئەم هەموو کوردەی سلێمانی لەلایەن خۆمەوە بە دەنگی خۆمەوە دەڵێم باوکو برا و خزم و کەس و کاری من معاشی نییە دنیا وەک جەنابت نییە دەوڵەمەند نین دنیا وەکو جەنابت نییە أوصل برزية بابا. أول رصوانية.